هەلە سەر گرنگی کۆرمەندی مێپس و پێگەی هەرێمی کوردستان ئاسۆ عەبدوڵڵا نووسەر و شەودەری سیاسی لە سلێمانی و لەگەڵمانە بێ. بەڕێز ئاسۆ سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان، خۆشحاڵم ئەم شەو لەگەڵمانی. ئەمڕۆ بەڕێزیشتان بەشداریتان کرد لە کۆرمەندەکە، پێم خۆشە ڕێی خۆتان لەسەر کۆرمەندەکە بڵێ، چیتان بینی، چی گرنگ بوو ئەمڕۆ باس کرا؟ سپاس بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیە خۆی پرسەکە پرسێکی گرنگ و چارەنووسازە بە نیسبەت گەلی کورد و مێژووی کورد و دۆزگەری ڕەوای کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. مەسەلەی پرسی ئاشتی و ئارامی و سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پانتاییەکی زۆری تەواوی پانێڵەکانی ئەمڕۆی کەڤەر کردبوو. کورد بۆ خۆی 100 ساڵ زیاترە دەست و پەنجەی نەرمە یا با بڵێن کار بۆ ئەو تێگەشتن و دیسکۆرس و با بڵێن ڕوانگەیە ئەکا بە ئاراستەی ئاشتی و ئارامی و سەقامگیری هەرێمی کوردستان یا هیچ نەبێ ئەو ناوچانەی کە ئەو وڵاتانەی کە کوردیان بەسەرا دابەش کراوە. بۆیە پرسەکە وەکو وتم دوو جار بۆ کورد گرنگی هەیە. بەشێکی ئەوەی کورد بۆ خۆی بە درێژایی 100 ساڵی ڕابردوو لە دوای سایکس بیکۆ و لۆزان و پەیماننامە جۆرا و جۆرەکان کە بەرامبەر بە گەلی کورد ئەنجام دراوە، کورد گیرۆدەی هەموو ئەو تەتیرە عێرقی یا با بڵێن پاکتاوە ڕەگەزیانەیە کە دەوڵەتە داگیرکەرەکان لە ناوچەکەدا بەرامبەر کورد بە ئاگر و ئاسن بە ئەنفال و کیمیاباران بە زەبر و زەنگ بەرامبەر گەلی کورد ئەنجامیان ناوە. لە ئێساشا خۆتان ئەزانن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە دوای شەڕی رووسیا و ئۆکرانیا جەنگێکی ماڵوێرانکە ڕووی لە ناوچەکە کردووە و ئێستاش شەڕی ئیسرائیل و حەماس بەرۆکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتووە لە لایەکی تر ململانەکانی دەوڵەتێکی گەورەی وەکو ئەمریکا و دەوڵەتێکی گەورەی وەکو چین لە ناوچەکە ڕەنگی یاوەتەوە. بۆ کورد گرنگە کە بە تەواوی ئیش لەسەر دیسکۆرس و تێگەشتنی سەقامگیری و ئاشتی و ئارامی بکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. و خۆشبەختانە ئەم دیدارە ئەوەندەی من ئەمڕۆ وەکو ڕۆژنامەوانێک وەکو چالاکوانێک ئەمڕۆ بینیم کۆمەڵێک کارکتەری زۆر بەهێز و کاریگەر لە وڵاتە ئەوروپی و ئەمریکیەکانەوە ئەمڕۆ بەرز ئاسووەکەتەژی ڕۆژە پێکری هەم مژار گرنگە هەم پانیل بابەتەن گرنگ بەحثکردن هەم کەساتین سەر ئاستا بلند تایبەتی ژالیە سیاسی و الدهۆکێنە ji بۆی کۆربەندا مێپسێ. Ez بەسایەکێ بکەم ڕاستیژی کاریگەریە خودێ هەبەل سەر بڕیاردانە ji بۆی پاشەڕۆژا داهاتیا کوردستانê yan jî heta lê weke caredî bibe ji بۆی mafê çarenivîsiyê Kurd dîsan dê Kurd mîn neqtenê yan jî karîgeriyeka wesat be li cihên hosab taybetî jî wextê mijarên germ têne behs kirin. بە دڵنیاییەوە کاریگەری زۆرە، چه ئەو کۆڕمەندە سیاسی و معریفیانەی کە لە هەرێمی کوردستانە چەند ساڵێکۆکو مۆدلێک بۆ ئاراستەکردنی ڕوانگە و بیرروڕا و تەرح و گوتارە سیاسیەکانی کورد ئاراستەیەکە و هەم ئەو کۆڕبەند و ساڵۆنە سیاسیە گەرمانەی وەکو بۆ نمونە کۆڕبەندی میوشن، کۆڕبەندی داڤۆس، ئەو کۆڕبەندەی لە وڵاتی ئیمارات بۆ سیمای حکوومەتەکان ئەنجام درا. هەموو ئەمانە بۆ ئەوەیە کە دنیا تێبگەێنین، جیهان تێبگەێنین کە گەلی کورد بە تایبەتی هەرێمی کوردستان بە تەواوی ئیش لەسەر چەمکی مانەوە ئەکا لە چوارچێوەی عێراقێکی دیموکراسی فیدراڵ و بەو ئاراستەیی کە ئارامی و ئاسایش و سەقامگیری بۆ ناوچەکە بپارێزێ. بێگومان بە درێژایی ئەو هەموو ساڵە چ لە سەردەمی بزوتنەوە توندوتیژیەکانی وەکو جندول ئیسلام و داعش و قاعیدە تا ئەگا بە شەڕی داعش هێزی پێشمەرگەی کوردستان و هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم توخم و ڕەگەزێکی بنشینەیی بوو لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ ئیشکردن لەسەر ئەوەی کە هەرێمێکی ئارام و هەرێمێکی کراوە و هەرێمێکی دیموکرات و فیدراڵ لە ناوچەکەوەکو نموزەجێک پیشانی ڕایگشتی با. لەبەرەوە بەڵێ ئەمڕۆ بۆ نمونە هەموو ئەو کارکتەرە سیاسیە بیانیانەی کە لە مێپس بەشدار بوون، بۆ نمونە دوو سەرۆگۆزیرانی گەورەی وڵاتی چۆک و بریتانیا، هەریەکە لە تۆنی بلێر، هەریەکە لە بۆریس جۆنسن، کۆڵۆنێل جۆی، ئەمانە هەموو کارکتەری بەهێز بوون
ئیشیان لەسەر ئەوە کرد لە درێژەی پێشکەشکردنی ڕوانگەکانیان بۆ هەرێمی کوردستان بەڕاستی تەکیدیان لەسەر ئەوە کردەوە کە هەرێمی کوردستان بە تایبەتی پرەنسیپەکانی دیموکراسیەت و مافی مرۆڤ و فیدراڵیەت لە عێراقێکی دیموکراسیە پێویستە بچەسپێ و پێویستە عێراقیش بە تەواوی تەقەبولی هەرێمی کوردستان بکات چیتر ئەو دید و دیدگا و ڕوانگە فاشیستیانی کە لە ڕابردووە هەبووە بەڕاستی لە ئێستا ئەبێ ئیشی لەسەر بکرێن نەمێنێ و هەرێمی کوردستان ئێستا تا ڕادەیەک ئەتوانم بڵێم هەرێمێکە لە چوارچێوەی دەوڵەتێکی نیمچە سربەخۆ ئەگەرچی ئەکتەرێکی نادەوڵەتیە بەڵام وەکو ئەکتەرێکی دەوڵەتی هاوشان لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە هاوشان لەگەڵ ئەو دەوڵەتانەی کە کاریگەری بەهێزیان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەتوانێ کارکتەری خۆی بسەلمێنێ بۆ نمونە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو ئەبینین شۆڕشە گەورەکانی وەکو بۆ نمونە شۆڕشی ئەمریکا لە ساڵی 1976 شۆڕشی فەڕەنسی لە ساڵی 1970 هەموو ئەم شۆڕشانە بەرەنجامێکیە بوو کە بەرەنجامی دروستبوونی دەوڵەتێکی مەدەنی دیموکرات و فیدراڵ بوو بۆ وڵاتەکانیان پێویستە هەرێمی کوردستانیش لە ئێستادا و ئەمڕۆ خۆشبەختانە کەشێکی ئارام و ئاشتەواییەکی گرنگ زاڵ بوو بەسەر کۆی پانێڵەکانە و خۆشبەختانە سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەوانەی پێشتر ناکۆک بوون لە هەرێمی کوردستانە ئەمڕۆ خۆشبەختانە بە یەک دەنگ و بەیەک دیسکۆرس مامەڵەیان لەگەڵ ئاریشەکان باسی لەوە کرد کە وڵاتە زلهێزەکانی دنیا کێشە و قەیرانەکان ئیدارە ئەدەن لە ڕەگ و ڕشەوە چارەسەری ناکەن پێدوانی ئەمە کێشەی هەرێمەکان بەگشتی لە جیهانە هەبێ و بە تایبەتی هەرێمی کوردستان و بەنمونە فەڵەستین و بەگشتی ئەو هەرێمانی کە لە چوارچێوەی دەوڵەتەکانان بە دڵنیاییەوە بۆ هەرێمی کوردستان دوو جار زیاتر ئەم کۆنسێپتە گرنگی خۆی هەیە بۆ نمونە ئێستا ئەو جەنگە نابەرابەری کە لە نێوان غەزەیەکان و دەوڵەتی ئیسرائیل هەیە بۆ کورد گرنگیەکەی لەوایە کە کوردیژە بێ سوور بێ لەسەر مافەکانی لە عێراقێکە کە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو عێراقیەکان لە چوارچێوەی عەقڵیەتێکی فاشیزمی مەزهەبی ئینکاری مافەکانی گەلی کورد دەکەن بۆیە لە عێراقا ئێستا نەک قسەکردن و دیالۆگ بۆ دروستبوونی دوو دەوڵەت لەناو چوارچێوەی دەوڵەتێکە ئاکرێ قسە لەسەر سێهەرێمی ئەکرێ لە عێراقا هەموو ئەو کێشە و قەیرانە قوڵانەی لە نێوان تایەفەکانی شیعە و سوننا هەیە بەرمەبنای ئەوەیە کە شیعەکان ڕازی نابن سوننەکان حکومڕانیان بکەن سوننەکان ڕازی نابن شیعەکان حکومیان بکەن و لە لایەکی تریشەوە بە هەردوو لایەنەوە تا ئێستا وەکو پێویست مافیان بەرامبەر بە کوردەکان لە هەرێمی کوردستانە نەیاوە بۆیە ئەبێ ئەو دید و دیدگایە بۆ ڕایگشتی بۆ ڕۆژهەڵاتی ناوین بۆ هەموو ئەو وڵاتانەی کە بڕیار بەدەستن لە جیهانە ئێمە جێ بکەینەوە کوردیش تا ڕادەیەک خۆی کەم تەرخەم بووە بەرامبەر بەوەی کە نەیتوانیوە ئەم ئازارانەی خۆی نەیتوانیوە تراژیدیەکانی خۆی ئیستثمارکە نەیتوانیوە کارەساتەکانی خۆی لە ڕاستیەوە بەرهێنانی تیابکە بەرامبەر بە دەوڵەتە بیانیەکان ئێمە چەندین ساڵ شەڕی داعشمان کرد شەڕی قاعیدەمان کرد هەستەکەی ئەم شەڕە بێبەرامبەرە ئەگەر نەتوانین دەوڵەتێکی مۆدێرن دیموکرات ئاسوودە بۆ گەلی کورد بنیاد بنین ئەبێ چیتر وڵاتانی بیانی وڵاتانی ڕۆژاوایی وڵاتانی ئەوروپی گوێ لەم نەغمە تراژیدیەی گەلی کورد بگرن کە بەڕاستی گەلی کوردیش شایانی ئەوەیە کە چوارچێوەیەکی دەوڵەتی هەبێ و قسەکەرێکی ئەساسی بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و چیتر وەک ئەکتەرێکی نادەوڵەتی لە دەرەوەی ململانەکان یاری پێ نەکرێت بەڵکو خۆی بێ بە یاریکەرێکی ئەساسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جاز بەساوی ئاسایش و ئاشتیە بکەم ئەوە کودنەوە کوربەندێ مێپسێ دەچێتە بەحەسکردن و ئەو ئاسایش و ئاشتیە کودنەوە ڕۆژهەڵاتە ناوەڕاست گێم وڵاتە هەیە کوردستانیشی وەختێ تێتە بەحەسکردن ڕاستی ژیا هەی هەتا چ ڕادە مێپس دیتنەوە بەشداربووین هەشتێ وڵاتان 300 کەسەوە زیدەترن دگوهۆرت دەما ئەوڤەتگەرنەوە وڵاتی خۆ وەختێ بەحسا عێراقی تێتەکردن کوردستان یا جدا بەش وێ ئاگرێک و عێراق و ڕۆژهەڵاتە ناوەڕاست تەمامی جدا دەرگەهێن ماستر ji بووی
کوردستانی به وکرن چش آودانیه و چش و برهنانه و به بەڵێ خۆی لە ڕاستیە ئەمڕۆ من تێبینی ئەوم کرد بەڕاستی دەبوو لە کۆڕبەندی مێپست زۆرترین کاربەدەست و کارەکتەرە عێراقیەکان بەشداریان بکردایە لە مێپس و ئومێدەوارم ساڵانی ئایندە بەڕێوەبەرانی مێپس و کۆڕبەندەکانی تر کە تەئکید لەسەر مافپێدانەکان بە گەلی کوردەکەنەوە یا تەئکید لەسەر ئاشتی و ئارامی و سەقامگیری ئەکەن زۆرترین ئەو کارەکتەرە سیاسیانە بەشداری پێ بکەن لە عێراقا کە تا ئێستا باوەڕیان بە بوونێکی ئەنتۆلۆجیانی گەلی کورد نییە لە عێراقا باوەڕیان بە پێکەوە ژیانی کورد و عەرەب و تورک و کەمەنەتەوایەتیەکان نییە لە عێراقا هێشتا بە عەقڵیەتێکی فاشیستانە لە کورد ئەڕوانن هێشتا باوەڕیان وایە کورد لە عێراقا کورد کەمینەیە کورد میوانە ئەبێ کۆڕبەندەکان بەڕاستی ئەم پەیامە بگەێنێتە تەواوی ئەو کار بەدەستە عێراقیانەی کە وەکو وتم بە مێنتاڵیتیەکی با بڵێین زۆر فاشیستانە یا با بڵێین تائیفیانە لە کورد ئەڕوانن خۆشبەختانە ئەمڕۆ ڕاستە کۆمەڵێک کارەکتەری سیاسی بەهێز کۆمەڵێک ئەکادیمیستی گەورەی کورد و بیانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەشداریان لە مێپسا کرد بەڵام دەرەنجامەکانی مێپس گرنگە دەرەنجامەکانی مێپس گرنگە بکرێتە کۆمەڵێک ئەجێندای سیاسی پرۆتۆکۆلی و لۆبی پێوە بکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە وڵاتە ئەوروپیەکان و بگەێنرێتە دەستگاکانی بیر و تینگتانک و ئەوانەی کە ئەتوانن لە وڵاتە هەستیارەکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانە لۆبیان پێ دروست بکرێ و کاریگەریان هەبێ لەسەر دروستکردنی دەوڵەت بۆ کورد و ئەوانەی کە بەوە ناسراون کە کاریگەری جێڵن لەسەر لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە بە بڕوای من کورد ئەبێ لە دوای ئەم جۆرە دیدار و کۆڕبەندانە بە ئالیەتێکی تر مامەڵە لەگەڵ ڕوودا و پێشاتەکانە بکە هەنگاوی یەکەم پێویستە ئاشتەوایی ناوخۆیی سەقامگیری ناوخۆیی لە نێوان کۆی هێز و لایەنە سیاسیەکانی ناوخۆ بپارێزێ پاشتر لە بەغداد بە یەک گوتار و بە یەک ڕوئیا مامەڵ لەگەڵ ئەو عەقڵیەتە فاشیستیا بکەین کە بەرەوڕوو بوونەتەوە لەگەڵ هەرێمی کوردستانە باوەڕیان بەوە نییە کورد بگات بە مافە سیاسی و کەلتوری و زمانیەکانی خۆی خۆتان ئەزانن بە درێژایی ئەو چەند ساڵی ڕابردوو لە دوای ڕووداوەکانی با بڵێن ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەر عەقڵیەتێکی فاشیستی نوێ لە عێراقا لەدایک بووە کە من لە وتارەکانی خۆم ناوم ناوە فاشیزمی نووسوو ئەم فاشیزمە نووسووە ئەبێ بۆ ئیلە ئەبەد خەبەری نەبێتەوە لە عێراقا ئەبێ کورد دروستکە لە نێوان یارەکانی خۆیان ڕیفراندۆمەکان بگۆڕێ بەدەفەت لە عێراقا لە عێراقیشا بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم مۆدێلە سیاسیە بۆچی وڵاتانی تر ڕەوایە داوای دوو دەوڵەتی یاخۆ دەوڵەت بۆ فەڵەستین بکرێ بۆچی ڕەوانی ئەم داوایە بۆ کورد بکرێ ئەم کۆڕبەندانە ڕەوایەتی بەخشی بەوەی کە کورد بە دەنگی بەرز هاوار بکە بۆ چێکردنی دەوڵەتێکی نەتەوەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەم بۆ فەلەستینیەکان و هەم بۆ کوردەکانیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چونکە بێگومان کوردەکان وەکو وتم بە درێژایی 100 ساڵی ڕابردوو دەیان جار بەر پاکتاوی ڕەگەزی عەرەبەکان کەوتون لە ئەو وڵاتانی کە کوردیان بەسەرا دابەش کراوە لەبەرەوە بەڵێ بۆ کوردیش ڕەوایە کە داوای مافی چارەنووسی خۆی بکە ڕیفراندۆمی خۆی بکە و لە چوارچێوەی عێراقێکی دیموکراتی فیدراڵە مافی ئەوەی هەبێ بە دەنگی بەرز بڵێ من هەم و خاوەنی ناسنامە و کەلتور و مێژوو ڕەسەنایەتی خۆمم چونکە هەموو ئەو بیانیانەی کە ئەمڕۆ ئێمە لە پانێڵەکانە بینیمان لە مێپس بەڕاستی هەمویان تەئکیدیان لەسەر ئەو پرەنسیپە ئەکردەوە کە کورد شایانی ئەوەیە کە خاوەنی کیانی سربەخۆ خاوەنی دەوڵەت خاوەنی چوارچێوەیەک بێت هاوشانی ئەو دەوڵەتانی کە لە ناوچەکە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە چونکە بە درێژایی ئەو ساڵانی ڕابردووش مۆدێلی هەرێمی کوردستان چەند جارێکی دریش وتومانە ئەم مۆدێلە مۆدێلەکە هیچ زەرەر و زیانێکی نەبووە بۆ دەوڵەتانی دەرو دراوسێ بگرە حسنە جیواری پاراستووە بەرامبەر بە هەر یەکە لەو دەوڵەتانی کە کوردیان بەسەرا دابەش کراوە وەکو دەوڵەتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران و
تورکیا و عێراق و سووریا و ئەم دەوڵەتانی کە لە ناوچەکە بە درێژایی ئەو ساڵانی ڕابردوو ئینکاریان لە مافە سیاسیەکانی کووردا کرد لەبەرەوە بەڵێ کورد لەم جۆرە دیدارانە بەدەنگی بەرزە بێ هاوارکەوە هیچ شەرم نەکە لەوەی کە بڵێت من شایانی ئەوەم چوارچێوەیەکی دەوڵەتیم هەبێ خاوەنی ناسنامی دەوڵەتی خۆم بم چونکە بەبێ ئەم ناسنامە دەوڵەتیە مەحاڵە کورد بتوانێت هاوشانی دەوڵەتانی ناوچەکە مسایرەی ئەو دۆخە بکە و خەباتی ئایندەی بخاتە قۆنە هەمی ئالیەکی بە چه ڕێکخەرێن مێپسێ و دیدگا سەرۆک وەزیری هەرێما کوردستانی مەسرور بارزانی و چه بەشدار بووێن مێپسێ حتا دهۆک و کوردستان هەمی و حتا وەژێ ماژە پێی کرد گرنگیەوەیش گەلک ئالیاوە زێدەیە لێو گرنگەوە پشتی مێپسێ چه بەڵێ گرنگەکەی لەوایە من جۆمگر لە بەڵێ گوتارەکەی بەڕێز سەرۆکوەزیران بەڕێز ئاسۆ مەبەستم تێگەیشتم لەوەی کە باسی گرنگەکەی مێپسکەی بەڵام دوای مێپس چی یعنی دوای ئەوە کە مێپس تەواو بوو هەموو شتێک بە گرنگیەوە باس کرا و هەر نوێنەری وڵاتێکیش گەڕایە وڵاتی خۆی دوای مێپس چی بکرێ یان چی هەنگاوێک کە دوای مێپس کە دێ وەڵی من پێم وایە ئەمە پێویستی بە کۆنفرانسی ناوخۆیی هەرێمی کوردستان هەیە لە ڕاستیە ئێمە پێویستمان بە زەمینەسازی ناوخۆیی هەیە لە کوردستانە هەنگاو بنێن بۆ ئاشتەوایی ناوخۆیی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانی کوردستانە ئێمە ناتوانین ئەگەر سەقامگیری سیاسی و ئارامی لە نێوان کوتلە سیاسیەکانی خۆمانە لە پەرلەمانی خۆمانە لەو فەزا دیموکراسی کە هەیە ئەگەر ناتوانین ئەو سەقامگیریە بپارێزین ناتوانین تیۆریزەی سەقامگیری و ئاشتی و ئارامی بکەین بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ فەلەستینیەکان و بۆ ئیسرائیلیەکان لەبەرەوە هەنگاوی ئایندە بە بڕوای من ڕاستپاردەکانی مێپس دەرەنجامەکانی مێپس بکەین بە ئەجێندایەک بە بەردەوامی ئیشی لەسەر بکەین لە نێوخۆی حیزبە سیاسیەکانی کوردستانە و لە ناوەندە کەلتوری و فەرهەنگیەکانی خۆمانە و لەسەر شەقام ئیشی لەسەر بکەین و ئەتوانم بڵێم شەقامی ناڕازی ئاشکەینەوە بەرامبەر بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان میانەی خۆمان لەگەڵ دەسەڵاتدارانی عێراقا بەرەو باشتر بەرین و ئێستا ئەو وەکووتم مێپس و دیدارەکانی تریش هەموو بۆ ئەوەیە کە تەنگژە و قەیران بگۆڕێ بە دەرفەت بۆیە مێپس لێرەدا بە بڕوای من کۆتایی نایەت پێویستە ڕاستپاردەکانی خاڵ بە خاڵ ئیشی لەسەر بکەین بۆ ئەوەی گوتارێکی ڕادیکاڵانەی دیموکراسی عەقڵانی لە هەرێمی کوردستان بەرمەبنای ئاشتی و ئارامی و سەقامگیری پەرە پێ بدەین کە ڕەنگ باتەوە لە سلوک و لە ڕەفتاری سیاسیەکانمانە بەرامبەر بە تاک بە تاکی هەرێمی کوردستان و هەموو ئەو جیاوازیانەی ئێستا کە هەیە لە هەرێمی کوردستان و لە شەقامە ئەیبینین لە نێوان گوتاری ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتە نەیهێڵین و وڵاتێکی یەکڕەنگ و دیموکراس و ئارام بەرهەم بێنین لە هەرێمی کوردستان. بەڵێ کاکەسۆ ئاسۆ عەبدوڵەتیف نووسەر و چاودێری سیاسی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.